لا دوسلدورفی ئەڵمانیاوە سڵاو هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە یەکەمین بەرنامەی دیاسپۆرای ساڵی 2025 بە مژارێکی تایبەت لەگەڵتانێ. ئەم شەو دەتانبینە نێو کوردی دیاسپۆرانشینی بەریتانیا بە تایبەتیش گەنجانی ئەوێ ئەو گەنجانەی کە هەمیشە لە میدیاکاندا بەوە هەواڵیانتان زانیوە کە بۆ گەشتە بەریتانیا خۆیان لە ئاو ئاگر دەدەن. ئەم شەو دیوێکی دیکەی ژیانیان دەبینن. ئەو ژیانەی کە زۆربیان بە هیوای گەورەوە لە کوردستانی یان لە کوردستانەوە خۆیانی بۆ ئامادە دەکەن، بەڵام لێرە لە ئەوروپا و بە تایبەتیش لەو بەری ئاو واتە لە بەریتانیا بە جۆرێکی دیکەیە. مانگ و هەفتەکانی ڕابردوو ژمارەیەکی زۆر گەنجی کورد لە بەریتانیا بە جەڵتا مەرگی لە ناکاو ڕووداوی هاتوچە و هەندێکیشان بەهۆی خۆکوشتن یان کوژرانەوە گیانە لەدەستداوە. وای لە هاتووە کەم هەفتە هەیە کە هەواڵی مەرگی گەنجێک یان دوان یان سیانی کورد لە بەریتانیا نەبیستی. سەرنجستان بۆ بەرنامەی ئەم هەفتەیە ڕادەکێشم. شانشینی یەکگرتووی بەریتانیا ئەو بەهەشتەی گەنجانی کورد لە خەیاڵی خۆیاندا دروستیان کردووە و لەم ساڵانەدا بە لێشاو خۆیان گەیاندوێتێ. هەندێکیشان نەیگەیشتنێ و لەگەڵ خەونەکانیان لە دەریادا نقم بوون. مانگی دوو بوو کە گەیشتینە فەڕەنسا ناوڵاتکە گەیشتنە بەریتانیا. بەخوا حەڤە نەفەر بووین بە تەنیا بە جێمام لە ناو لۆرەکان لە کاتی دابەزیرە 3 ساعت بە تالیبەرەوە بۆ مات لە حەڤە نەفەر ئەم کوڕە گەڕایەوە لەسەرم، یعنی بڕوا بکە شوێنەکەمان چۆڵەوانی بوو. ئەم کوڕە نەبوایە احتیمالی زۆری هەبوو کە من کۆتاییم پێ بێ ئەو دەقەیە. چیرۆکی نقمبوونەکانمان زۆر بیستووە، بەڵام کەممان بیستووە لەسەر ژیانی دیاسپۆرانشینانی کورد لە بەهەشتەکەیاندا. بە پێی داتاکانی کۆمەڵەی کوردی بەریتانیا تەنیا لە دوایین 3 مانگی ساڵی 2024دا زۆرتر لە 40 کورد لە بەریتانیا کە زۆربیان گەنجن گیانیان لە دەستداوە. وترکەی کەی مردووە ئەو گەنجە و کەسە دوێنێ کوردەوانە باشوورەیان چوو بەشێک بەشی هەرە زۆری گەنجانی کورد لە بەریتانیا خەریکی کارن، کاری تاقەت پروکێن و پردڵە ڕاوکێ. پسپۆڕێکی نەخۆشیە دەرونیەکان لە دیاسپۆرای ئەم شەودا ڕوونی دەکاتەوە کە چۆن فاکتەرە جۆرا و جۆرەکان دەست لە ناو دەستی یەک دەنێن و ڕۆحی گەنجەکانمان لە بەهەشتەکەیاندا دەستێنن. بەداخەوە نمونە زۆرن و بەجەسەنە و ئەشبیندرێ و من وەکو بواری کارەکەی خۆم زۆرم دیوە. گەنجانی کورد لە بەریتانیا کێشەیان زۆرن. زۆربەی جار هانا دەبەنە بەر ئەم پیاوە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا چالاکە و یارمەتیان دەدات. لە دیاسپۆرای ئەم جارەدا سەید هەورامی پێتان دەڵێ کێشەکانیان چین و چۆن سەر هەڵدەدەن. هەر لە دیاسپۆرای ئەم جارەدا دەچینە لای کوردێک کە زۆر نییە لە زیندان ئازاد کراوە. ئەو دەڵێ کوردی زۆر لە زیندانەکانی بەریتانیادان. ڕستاگیان ماندوو نەبی؟ سەرچاوم ڕایگیان باشی بەخێر بێخوا ماندووشی دەزانم لە خزمەت دەبێتە کۆتایی ڕۆژ ڕۆژێکی قورسستە بۆ ئەوڕۆ وڵایی باش بوو لەخوا باش بوو لەخوا بەزیابێت تۆزە قورس بوو بەس باش بوو. هەفتەی چەند ڕۆژش دەکەی؟
هەفتەی وەڵا 6 ڕۆژ 6 ڕۆژ ئەرەوەڵا چەند سەعات ڕۆژی وڵایت لە 8:30 دێن بۆ 6 ئێوارە تا 6 ئێوارە 8 تا 6 ئێوارە ئەرەوەڵا 8:30 تێ دوکانەکەینەوە بۆ 6 ئێوارە لە شت ساغ بێ و سەرکەوتوبی ئینشاڵڵا قوربان ساسە دەزانی بۆچی هاتوومۆنیە دەمانەوە باسی تەجروبەی بەڕێزت لە نێو زیندان بکەین بەڵێ لێرە لە بەریتانیا کەوتێ زیندان بەڵێ. بۆ ماوەیەک واو خەڵک زۆر کەم دەزانێت کە لە نێو زیندان چدا گوزارێ کوردی لێنە لێنینە ئەوانەی کە لەوێن زۆرتر گەنجن بەتەمەنن ئەگە بتوانانی تۆزێک باسیەوەم بۆ بکەیت وڵی ئەوانەی کە لە سژنە نەڕڵە هەمیان گەنجن گەنجن بەڵێ کورد زۆرن کورد وڵی ئەروەڵا بەچاو خۆیاکە ئەوە کورد کەمێک بێت ینی باش ئەرۆڵاتی یا نزیگەی 40 نەفرێکی تیا لە سژن 40 نەفەر بەڵێ لەو سژنە تەنیا لەم شارە لەو شارێ لەو شوێنە ئێمە لە کەنەکە سژنەکەمان بوو لە کەنەک بوو بەڵێ نزیکەی 30 نەفرێکی تیاوی تیای بوو 15 ساڵ حکوم بوو تیای بوو 10 ساڵ تیای بوو 5 ساڵ بە جۆرەی حکومەکانی خۆیان زۆرتر بەهۆی چێوە تووشی هین ببوون تووشی زیندان ببوون هەر یەکە و کێشەیەکی هەبووی تر هەر یەکێک هەبوو بڵێن لەسەر شەڕ و چەقۆ بوو هەبوو لەسەر دەمانچە بوو هەبوو لەسەر کاری خراپی بوو هەبوو لەسەر بڵێن یابووی بەسەر خەڵکی کەیە گیرا بوو ئیتر نەختێکی کەشی تیا هەبوو شتی کەش هەبوو بەڵێ ڕووی مەجلیسینە ناوەڵاوی هەیە ڕووی مەجلیسینە پیا عیبە پێ پیاواسی کرد ڕاستە بەڵێ قەت ڕوویدا و کاتێکە لە زیندان بی یەکە گیان لە دەست بدا مەسەلەن کوژرێ جەڵتە لێدا شتێ وەکو کورد نا بەڵام وەکو قەومی کە من کە خۆم لە زیندان بووم بڵێ دوو پاکستانیم بینی هەر یعنی لە قاعەکەی ئەودی خۆمانەوە بوو جانیان لە دەستدا بەڵێ بەڵام وەکو ئیتر دوایەوە شەڕە چەقۆیەکی زۆری تایە و شەرچەقۆ زۆرتر بەڵێ شەڕە چەقۆ دەکەنەوە وەڵا تیاتیا ڕڵاو هەتیاشاتی کوردی ژەی کات بەڵێ لەگەڵ هەمووانەشدا گەنجی زۆر هەن خۆیان دەپارێزن و نانەوێ بدۆڕن و دەیانەوێت لە بەهشتەکەیاندا بە ئاسوودەی بژین واللهی بیللهی وەتەڵڵاهی یعنی هاتوومە ئەو وڵاتی 1 دینارم پێ نەبووە موبایلم پێ نەبووە ئیشوکارم نەبووە تێدەگەی جلوبەرێک واللهی ئێستا جلوبەرگەکەم هەیە کە هەمووی دراوە پێی چوومە دەرێ نەمبووە ئانی بڕواکە ئەوروپا ڕێگایکی زۆر سەختە ڕاستە لە دوورەوە لە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە تا نەیتە لای دەوڵەکە نازانین چەند زەحاز و ناخۆشە ئێمە ماینەتە لە بینی دوو ژیانە هەم ئێرش و هەم کوردستانیشمان بەڕاستی لێ بووە ئەی ناتوانین هەم لای دایک بژین ئایراڵژێنە بەر ئەو ماوە کات و زە و تاق و گەنجێمان کە لێرە سرف کردووە هەلە خۆتە پێ و گونا حەجێ بێڵی بێکجایوە نە هەمومان وەتەنمان خۆشەوە هەمومان کوردستانمان خۆشەوە یعنی بەڕاستی ئەو پەڕی سەبر و ئارامی لە خۆی گەورە بەڕاستی وەکو گەنجێک لەناو خۆماڵم گرت تووشی درۆگ دیلە نەبووم تووشی دەرمان و سەرجادە و مەسووە هەزارەها بدەیان و سەدانمان هەیە توش بووە هەمانە گەنجمانەیە بەو پەڕی بەدایان ئاوات و بە ژیانی بیرێکی زۆر فراواناتە کە چی بکات لە مەستەقبەلە بەڕاستی سەر لە سەرجادەیە ئێستا قنجگەرە کۆکاتەوە ئێستا داوای پاوان و دوو پاوان لەم وولەوەکە ئەکاتە قمارەوە دەیانمان هەیە ژن و ماڵ و کەسوکاری لە دەستداوە لەبەر قمارکردن و لەبەر بەڕاستی بێبەرنامەبوونی لێرە و دەستدانی حاڵەتی دەرونین لێرە ئەمەش ئەگەڕێتە بۆچی بۆ ئەگەڕێتە بۆی کە تۆ کۆنتترۆڵێکی دەرونی وای نییە لەم ئەوروپایە ئەمەە خەیاڵی لای ئیقاموەرگرتن و ئەمەە خەیاڵی لە لای کۆمەڵێشتە لایەنی خێزانی و دەرونی و کەسوکاری لات کردووە جا بۆیە بەڕاستی وەکو گەنجێک مسپاسی خواکەم یەکەم جا کە توانیم زاڵم بەسەرەوەی کە سەبرێکی تەواو هەبێ لێرە کە بتوانم هەم کەسوکارم لە دەستنی هەم دینەکەم هەم شخصیت و کەسیاتی خۆشم سپاس بەخوای گیان الله ئەکبەر لە هیچ وڵاتێکی دنیادا هێندەی بەریتانیا مزگەوتی کوردی لێنین مامۆستایانی ئاینی لە بەریتانیا دەتوانن چی بکەن بۆ ئەوەی گەنجانی کورد لە مادەی هۆشبەر مادە کحولیەکان و ڕەحم نەکردن بە جەستەی خۆیان لە پێناو پەیداکردنی پارەی زۆرتردا هۆشیار بکەنەوە ئەوانەی کە دێن بۆ ئەم وڵاتانە بەشێکی زۆری مەسە پارێکی زۆری سەرف کردووی لە ڕێگە کە دێتە ئێرە مەسەن هاوسەری پێویستە ژێشی دەست ناکەوێ بنمونە جوابیشی نیە تا ئەمێنێتەوە بابنی قامەی نییە کۆمەڵەش زۆرە کە ئەبێتە ینی بەشێک لە کیانی ئەم گەنجانی ئەم سەردەمی ئێستامان
کە دێنە ئەمروپا بەداخە خۆی دەبواە وانە بواەت چیرۆکی گەنجێکتان بینی ناوی سمکۆیە هاوڕێ گەنجەکەی لەپڕ گیانی لەدەستداوە وەک خۆی باسی دەکە ئەو هاوڕێی لە ڕێگەی کۆچبەریدا لە ڕێگادا کە بەرەو بەریتانیا دێن لە مردن ڕزگاری کردووە چەند کاژێرێک پێشەوەی کە کۆچی دوایی بکات هاوڕەکە تەلەفۆنی بۆ دەکات دەڵێ زۆر حەزەکە یەکتر ببینن بەڵام سمکۆ ئەو کات بۆی ناکرێت دواتر 2 ڕۆژ هاوڕەکەی لە ماڵەوە بە مردووی دەمێنێتەوە لە بەریتانیا و پۆلیس دواتر پێیزانیوە سمکۆ لەسەر وەسێتی هاوڕەکەی پارێ بۆ کۆ دەکاتەوە لەگەڵ هاوڕەکانی و کۆمەڵی کوردی بەریتانیا هەر لە بەریتانیا دەینێژن لە زاری خۆیەوە دەمەوێت چیرۆکەکەی ببیستن. مانگی 2 بوو کە گەیشتینە فەڕەنسا ناوڵاکە گەیشتنە بەریتانیا بەخوا 7 نەفەر بووین بە تەنیا بە جێمام لەناو لۆرەکان لە گادی دابەزیرە 3 ساعت بە تالیبەرەوە بۆم هات لە 7 نەفەر ئەم کوڕە گەڕایەوە لەسرم یعنی بڕوا بکە شوێنەکەمان چۆڵەوانی بوو ئەم کوڕە نەبوایە احتیمالی زۆری هەبوو کە من کۆتاییم پێ بێ و دەقەیە بەڵێ ئەمە خەبرەکەیەتی خوای گەورە لە گوناهی خۆش بێ جێگای بەهەش بێ ساعتێ پێشەوەی کامری خواکە هات بۆ دوکانی کوڕێکی خزمم لەلای ئەو بوو تەلەفۆنی کردی لەکوێی وتم وەڵا لە ئیشم ێستا هاتوومەوە وتی وەرە بۆوێ ئەچم بۆ لای ئارام وتم بەخوا سەلام پێم ناکرێت زۆری لاکەم کەچی زۆر یعنی 2-3 جاری لێ دووبارە کردمە وتم وعد بێت بینم بەڵام ئەمڕۆ پێم ناکرێ نەمزانی کە بە جێمانە هێڵێ گەنج بوو بەڵێ لە تەمەنی خۆما بوو لەوانێ 2-3 ساڵێکمان بین بێ بەس من لە 2004ەوە لە مانگی 2004 لەگەڵ ئەم پیاوەیە بوو چۆن زانی دووەفاتی کردو وەڵاهی من ئێوارەکەی قسەمان کرد بە تەلەفۆن بۆ سبەی شەوەکە برادرێکم تەلەفۆنی بۆ کردم لە کێوە سەلام نەبینیوە وتم وەڵاهی دوێنێ تەلەفۆنی بۆ کردم دوێنێ بوو تاکید نەبووم ڕۆژێک بووی 2 ڕۆژ دوایەوە تۆڵا تەلەفۆنمان کردو قسەمان کردووە وتی وەڵاهی خەبەرێک هەیە و ئیشەڵا ڕاست نییە وتم چییە وتی ئەڵێن مردووە لە ماڵەوە وتم شتیوانی وتی بەرەوەڵ منیشەوەی ڕاستی بێ هەستام و چوین فەڕێکمان لێدا بزانین چی هەیە کە چون قەڵە باڵغێک هەبوو بەڵام خۆتەزە ئەسانی معلوماتت ناداتێ لەو کاتەیە پۆلیسی چت پێ ناڵێ پۆلیس لەبەر دەرگای ماڵی بوو بەڵێ دوایی برادران تەلەفۆنیان کردەوە هات چۆن پەیوەندیم کرد بە 2-3 برادرەوە بە تایبەتی کە عەدنانی فیتەر کەویش زۆر لێی نزیک بوو کاک نازم و ئەوان دوایی دڵنیا بووینەوە کە شتەکە ڕاستە چی ڕوویدا بوو وەڵا لە ژوورەوە عەمری خوای کردبوو وەزام 2 ڕۆژێکی بەسەرا ڕووی بوو کەس نەیزانی بوو دوای 2 ڕۆژ پەیوەندی کرابوو بە پۆلیسە و هاتوون دەرگایان شکان بوو کە سەیرەکەن لە ژوورەوە وفاتی کردو هات ڕۆژە کەست پێکرد کە کێشەیەکی هەبێ بخوای تەسەور ناکەم هیچ عیبێکی هەبوو بێ هیچ باز ئیشێ کرد هەر ئەو ڕۆژەی کەوای لێ هاتبوو لە گەراجێک ئیشی کردبوو گەراجی کاگ ئاراس کۆیی هەیە کاگ ئاراس خۆشی ڕیکۆڤەری پێم وایە ئیشی فیتەری بۆ ئەو کردبوو من شتێکی وان بیست هەتاوتیان ئەکسلی دواوی سارەی گۆڕی و ڕۆژە یا 2 ڕۆژ پێش ئەوە ئەگەنا وەکو عیب من ئاگادار نەبووم هیچ عیبێکی هەبێ ڕۆژێ لە ڕۆژانیش نەیوتۆ نەخۆشیێکم هەیە وەکو نەخۆشێکە زاق بێ هەمومان زۆریشی دەکات ئارەوەڵا دایمی لە ئیش بوو لەوەتەی لە بەریتانیای تەنیا ئەمە ڕووی داوە کە یەکێک وەفات بکە گەنج بێ برادرت بەیان نمونەی دیکەش هەیە بەتایبەتی بەم دوایانە نا زۆر بەداخەوە بەمەوە 3 برادری زۆر عەزیزمان کاگ ئەحمەدی مامچۆخان پێوت قەڵاتزیی کە بڕواکە بێرمیگام ئەگە بڵێم لە 170 ئەیناسێ کوڕێکی زۆر مؤەدەب
کوێکی زۆر قسە خۆش بزەبت یعنی وەکو ئێمەوە بنجە ئەوە نازام ساڵێک گەورەتریان مناڵتر گەورەتر بە دڵنیایەوە ئەویش ئاینی شێت خی گەورە بە هەشتی شادکە ئەوی شەر جەڵدەی لێدا بە عینی وەزع کۆچی دوایی کرد برادری کەمان هەبوو کاکشوان خزمی کاگێ ئۆفا و کاگاوارە و کاک شۆڕش بڵێن فیتەرنەوانیش بەناوبانگن پورزای ئەوانە ئەویش ئاینی شت بەس ئەو دوور بێوە بزانم لووی لە مێشکی هات ئەمانە هەمووی بەم دوایانە ڕۆیان هەر لە بینی ئەم یەکەم کەس بوو دوای ئەوە کاگەحمەد بوو دوایەوە کاکشوان بوو یعنی بینێکی زۆر کەم لە مدەی ساڵ و نیوێکە تقریبا تۆش دەیبیستی کە بەو ئاخیرانە گەنج لە بەریتانیا زۆر گیان لە دەست دەدەن وەنیە حەز دەکەی هیچیە یعنی چی ڕوویدا بۆچی وە ئەوەندە خەڵک زۆر وەڵاهی هیچیە زۆربەی خەم و خەفەتە زۆربەی بڵێم چی خەم و خەفەتە و داماوە جوابی نەبوو بە پێی پێویست وا بزانم ئیشی بۆ نەکرا بوو دڵی تەواو نەبوویش کۆچی دوایی کرد کە پێشەوەی بێتێرە پێم وایە و کوڕە داماوی چیشی نەبوو زۆر مناڵیش بوو وا بزانم لە بیستەکانی تەمەنیا بوو بەڵای خەڵکێکی زۆر ئێستا ئەبیستین کۆچی دواییەکە بە تایبەتی نازامیەوەی کورد زۆر بووە یان بەڕاستی نەخۆشی و خەم و منیەکیان خۆمم دوا 22 ساڵ گەڕام و دایک و باوکم بینی قەت تەسەورم نەئەکرد بەو شێوازەی کە من بەجێ مێشوم بەو شێوازە بیان بینمەوە بۆیە من نازانم بڵێم چی ئێساگەر هەرچی بڵێ لەوانەیە بڵێن خۆی لەوێیە و شوێنەکەی گەرمە و وا ئەڵێ بەڵام ئەوروپا بۆ زۆرێک ئەمە مستەقبەلەکەمانە زۆر باسی چاکەیت کرد فاتحایەک لەسەر گۆڕی دەخوێنین و دەڕوێن باشنە ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون جێگای بەهەشتە ئینشەڵڵا یەکێک لەو شتانەی کە دیاسپۆرای کوردی لە بەریتانیا هەیەی ئەوەیە کە کوردی ئەوێ زۆرتر لە شوێنەکانی دیکەی دنیا ئاگیان لە یەکدیە کەچی هەروەش وەکو گوێتان لێبوو کەسێک لە ماڵەوە دوو ڕۆژ تێدەپەڕێ بەسەرەوەی کە کۆچی دوایی کردووە اینجا دەزاندرێ کە وەفاتی کردووە لە بەریتانیا کاتێک یەکێک کۆچی دوایی دەکا مە بەسم کورد یا کوردستانیە یەکسەر کوردی ئەوێ کۆ دەبنەوە هەوڵ دەدەن یا بینێژن یا تەرمەکەی بۆ کوردستان بنێرنەوە لەگەڵ حاجی عەدنان مەحموود بەرپرسی فیونەرۆڵ ئۆفیسی کۆمەڵەی کوردی لە بەریتانیا چوینە یەکێک لەو مزگەوتانەی کە کۆچ کردوانی کوردی تێدا دەشۆردرێن ئامادە دەکرێن بۆ ناشتن یانیش بۆ ناردنەوە بەپێی زانیاریەکانی کۆمەڵەی کوردی تەنیا لە سێمانگی ڕابردوودا واتە کۆتایی ساڵی 2024 زۆرتر لە 40 کورد کە زۆربیان گەنجن لە بەریتانیا گیانیان لەدەستاوە. السلام عليكم عزيز السلام عليكم کاکە منجان ئەمە سەرەتایی ئەمە بە پێتان بناسیێنم ئەمە تابوتەکەیە کە تابوتەکە تابوتێکی تایبەتە لە زینک دروست کراوە قورسایەکەی نزیکەی 6 کیلۆوە بێ لەبەرەوە ئەمە بۆ دەرەوە ئەنێرێت چکە ئێرلاینەکان دەستگای فڕۆکەوانیەکان ئەم جۆرە تابوتانە قبولەکان لەبەرەوە بێت تۆکمە و زینک بێ بۆ ئەوەی تەحملی بارکردن و داگرتن بکرێت. ئەمە لێرە مردووەکە دەشۆردرێ یان مردووەکە لە ئەو شوێنە تایبەتی خۆیە شۆرەکە شوێنێکی تایبەتە ئێستا چین پیشانتانەیەم کە پرۆسەی مردو شۆرنەکە لێرە چۆنە شۆرێت تەبان ئەمە بەنسبەت مردو شۆرنەکە ئەبێ بەلایانی کەمەوە 4 کەس هەبێ لێرە حزوری هەبێ بۆ شتنی جەنازەکە تەبعاً جەنازەکە لێرە ئامادەکرێ بە شێوەیەکی موسڵمانانە و ئیسلامیانە ئەم شوێنە خۆی شوێنێکی مزگەوتە و شوێنی مردو شۆرنی تایە ئێمە ئێرە بەکارەهێنین بەڕاستی جوان بە دەستوری ئیسلامیانە جوانە شۆرێت دەستنوێژی بۆ گیرێ پاک و پۆخت معاتەڕە کرێ بۆن خۆشە کرێ و
ڕێک و پێک بە خام و کفن ئەپێشرێتەوە جوان جوانێ بە شێوەیەکی ئیسلامیانە و ئەکرێتەوە ناو ئەو تابوتە و حازر ئەکرێ و بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ فڕۆکەخانە. لەبەرەوە هەر جەنازەیە کە لێرە یاخود هەر مردوویەک یا هەر کۆچ کوردوویەک کە لێرە ئەشۆرێت من تەمەناکەم کە بگاتەوە دەست کوردستان خەڵکی کوردستان ئەوانە پێویست نەکا کە بیشۆرنەوە جارێکی تر کفن و دفنی بکەن چکۆ لێرە زۆر جددی زۆر بە ئەمانەتەوە ئیشەکانی بۆ ئەکرێ زۆر بە جوانی ئەوانەی کە لێرن هەمووی مسلمان و هەمووی ئەوانن ئەمە چ پیا و چ ژن بۆ ژنانیش تیمی ژنان هەیە لێرە ژنان مردوەکە ئەگەر ئافرەت بێمەی نەبێ هەر لێرە ئەیشۆن و جوان کفن و دفنیەکەن و ڕێک و پێک بە لەسەر پرۆسەی خۆی ئەکرێتە ناو تابوتەوە و ئامادەکاری بۆ ئەکرێ بۆ ئەوی حازر بێ بۆ بردن بۆ فڕۆکەخانە. کاک حاجی دەزانی سەبەبی هاتنی ئێمە ئەوەیە کە ئەو ماوەیە شوشتنی کورد لەسەر ئەم شوێنە زۆر بووە لە بەریتانیا وانە ئامارێک هەیە کە بەم دوایانە چەند کوردگیانیان لە دەستدا بێ لێرە؟ کاکێ من جان زۆر ڕاستە من خۆشم ئەوم تێبینی کردووە لە سێمانی ڕابردووە با بڵێن لە مانجینەوە هەتاکو مانجی 12 کە ئێستا ئێمە لێرە حزورمان هەیە نزیکەی 45 بۆ 48 کەس ئەمری خوای کردووە کورد بەڵێ کورد ئیتر لەو 48 تەسەورەکەم بەپێی ئەو داتایی کە لای منە 35 گەنج بوو بێ کوڕی گەنجی تەمەن لە نێوان 18 ساڵ بۆ 35 ساڵ 37 ساڵ ئەوانە بوون. سەبەبی کۆچکردنیان چییە؟ سەبەبی کۆچکردنەکەیان کاکێ من خۆ دەزانی زۆربەی زۆریان بە دەرەجەی یەک جەڵدەیە با بڵێن لە ناکاوە کتوپڕە ئەیتر ئایا جەڵدەی دڵە جەڵدەی دەماخە خۆش دەزانی کاکێ منجان ئاسان نییە هاتن بۆ ئەو وڵاتەوە لە وڵاتە بژیت وڵاتێکی تەنهایی چکە ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە ئامادەکراو نین جاهێز نین مجهز نین ینی بۆ ئەوی بێنە لەم ژینگەیە کە لە ژینگەیەکی تەنایی و خەمایی و مەسات هابژین لەبەرەوە کە دێنە ئێرە بەڕاستی هەمووی سترێس و هەموو خەفەت و هەموو قەلەقەکان کەڵەکە ئەبێ لە سەریان دوای مروری زەمانێکی زۆر دیاردەکە دەرەکەوێت لەلایەن کەعابە دەرەکەوێت نەخۆشی نەفسی دەرەکەوێت لەبەرەوە ئەوانەی کە ئەمرن بە مردنی خوایی زیاتری هەمووی سترێس و خەفەت و قەلەقە ئەبێ بەمایی نەخۆشی و لێدانی جەڵدە و مردنی لە ناکاوە دروزە بێت. چەندی تێدەچێت کە مردووێک لێرە بنێرەوە بۆ کوردستان ئەوەی زۆر کەس لەوێ بپرسێ بەڵێ ڕاستە ئەوەی کە ڕوون و ئاشکرایە لای ئێمە لە دەرەوەی وڵات لە چ لە ئەوروپا چ لە بەریتانیا لای جەنابتان معلومە بەس لای خەڵکی کوردستانی خۆمان و خەڵکانی دەرەوەی کوردستانی خۆمان معلوم نییە کە تێچووی مردوو لێرە ئەمرێ پارەی ئەوێت ئەگەر بیبێ بۆ سەرقەبران ئەبێ قبری بۆ حازرکەی ئەبێ ئامادەکاری بۆ بکەی ئەبێ ڕخسەتی بۆ وەرگری لە بەلەدەی شارەکە قبرەکەی بۆ دیاری بکەیت چەند ڕۆژێک ئەخایەنێت پرۆسەکە پارەی قبرەکەی بە نزیکی 4500 بۆ 4700 پاوەند کە بە پاوەنی ئەگەر بێت و لێرە لە بەریتانیا بینێژیت پرۆسەکە ئەوەندە پارەی تێچێت بەڵام ئەگەر بمانوێ ئەم خوالێ خۆش بۆ یاخود ئەم کۆچ کوردووە بەرینەوە بۆ کوردستان پارێکی کەمتری تێچێ ئەوانەی کە زۆر داخوازیەکەن کە سوکاریان لە 180 بۆ 85 مردوەکان داواکەن کە بینێرنەوە بۆ کوردستان کولفەیەکی کەمتری تێچێت 85 لە سەتی دەڕواتەوە و پارێکی کەمتریشی تێچێت نزیکەی 3000 بۆ 3200 بە پێی وەزنی مردوەکەیە کە وەزنەکەی چەند بێت چونکە ئێمە پرۆسەی ناردنەوەکە لە کارگۆیە فڕۆکەوانەکان با بڵێن گەشتی فڕۆکەوانیەکە شەریکەی تەیرانەکە بە کیلۆ بۆمانەباتەوە ئەم کیلۆیە لێرە وەکو ئەرزمان کردین تابوتەکە 6 کیلۆیە لەگەڵ وەزنی مردووە کۆچ کوردەکەش ئەکێشێ هەردووکیان ئەکرێ بە ئینڤۆیسێک و بە کیلۆ برێکداونی بۆ ئەکرێ و حساباتی وردی بۆ ئەکرێ و ئەدرێتە دەست ساحب مردوەکە خۆی پارەکەی. ناوبڕێک وەردەگرین بەڵام دوایی بێگومان لەسەرەوە مژارە هەردەمێنینەوە لە پزیشکێکی دەرونی شارەزایەکی نەخۆشیە دەرونیەکان کە کووردە لە بەریتانیا ساڵانی دوور و درێژە ئیشی کردو لەگەڵ کوردی ئێوێش بە تایبەتی ئیشی کردو لەو بارەدا مڕوونکردنەوەی زۆرترمان دەداتێت کێشەکانی گەنجانی کورد لەوێ چین
لەسەرەوە ڕادەوەستین مامۆستایەکی ئاینیش زانیاری نەبیستراو سەبارەت بە گەنجانی کورد لە بەریتانیا و چارەسەرێکیش بۆی کە دۆخی دەرونیان یا تەندروستیان باشتر بێ باز دەکا هەموو ئەوانە دوای ناوبڕ لەسەریان ڕادەوەستی. بەرنامەی ئەم جارەی دیاسپۆرا وەکو سەرەتاش باسم کرد لەسەر گیان لە دەستدانی گەنجانی کووردە لە بەریتانیا. بەم دوایانە زۆر گەنج لە گەنجی کورد لە بەریتانیا گیان لە دەست دەدەن هەندێکیان جەڵتە لیان دەدا هەندێکیان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن هەندێکیشان بە ڕووداوی دیکە گیان لە دەست دەدەن چوین بە شێوەی مەدانی لەوەمان کۆڵیەوە کە هۆکار چییە ئاوا کۆچی دوایی گەنجانی کورد لە بەریتانیا زیادی کردو پێش ناوبڕ چیرۆکی یەکێک لەو کەسانەتان بیست کە دوو ڕۆژ لە ماڵەوە ماوەتەوە گیانی لە دەست داوە کەس هەر نەیزانیوە. دواتریش بەڕێبەری فێنراڵی کۆمەڵی کوردی بەریتانیا بۆی باسکردن کە لەوێ ڕێوشوێنەکان چۆنن بۆ یان ناشتنی ئەوانەی کە لەوێ دەمێنەوە یان ناردنەوەیان بۆ کوردستان وردەکاری زۆری تێدا بوو. دەمێت لەم بەشەدا لەگەڵ پسپۆرێکی نەخۆشیە دەرونیەکان کە کوردە بێگومانەویش لە بەریتانیا کەسێکی ناسراوە سەرکاری زۆری لەگەڵ کەیسی کوردی هەبووە گفتوگۆیەکم هەبێ باسیێمان بۆ بکە کە لە ڕووی دەرونیەوە چی دەتوانێت ببێتە هۆکاری ئەوەی کە کوالیتی ژیانی گەنجانی کورد لەوێ هێندە وای لێ بێ خراپ ببێ کە هەندێکیان کار بگاتەوەی کە گیانیان لە دەست بدەن. دوای ئەوە دیسان زۆرتر لەسەر کێشەکانی گەنجان ڕادەوەستم هەروەها مامۆستایەکی ئاینی هەندێک بیرۆکەی سەرنجڕاکێشی هەیە زانیاری سەرنجڕاکێش دەڵێ لەسەر گەنجانی کورد لە بەریتانیا. سەرەتا بە دکتۆر سنوور کانەبی دەست پێ دەکەین کە وەکو گوتم پسپۆڕێکی شارەزایە ئەزمونێکی دوور درێژی لەگەڵ کوردی بەریتانیا و کێشە دەرونیەکانی دیاسپۆرای کوردی لەوێ هەیە. بەداخەوە نمونە زۆرن و بەجەسەنە و ئەشبیندرێ و من وەکو بواری کارەکەی خۆم زۆرم دیوە من وەکو نمونە باس بکەم زۆرم دیوە بۆ نمونە بۆ ماوەی چەند ساڵێک کێشەکانی دەستی پێکردووە لە سەرەتادا گۆشە گیر بووە لە سەرەتادا چارەسەری وەرنەگرتووە وای لێ هاتووە کە ئاخاوتن و قسەکردن و هەڵس و کەوتی تەواو گۆڕاوە و ئەوانەی دەورە پشتی زۆر نەبووینە بەس ئەوانەی کە ناسویانە هەستیان پێکردووە لە کاتێکدا کە گەیشتۆتە قۆناغی چارەسەرکردن زۆر درەنگ بووە بۆ نمونە کێشەیەکی دروست کردووە یان لە جادە کەوتووە. یەکێک لەوانە کە زۆر جوان لە بیرمە بۆ ماوەی 2 ساڵ لە لەندەن بووە پایتەختی ئینگلتەرا لەسەر جادە بۆ بەداخەوە ئەمە کورد بەڵێ کەسێکی خوێندەوار کەسێکی بە باگراوند خوێندەوار و خێزانداریش بووە پێشتر بەس بەڵام لە کاتی نەخۆشیەکەی دەستی پێکردووە هەمووی لە دەست داوە و یارمەتی نەبووە کەس نەبووە بتوانێ یارمەتێکی وای بدە و خودی نەخۆشیەکەش وایە تۆ هەست بەو نەخۆشیە ناکەی لە کۆتایی تووشی حالەتی سکیزۆفرینیا بوو. یەکشت زۆر گرنگە کۆمەڵگەی دەزانین کۆمەڵگە تاگەراکان ئەوەی کە ئیندیڤیدوالیزم تێدا زاڵە لەوێدا کێشەی تەنیایی دروست دەبێت بۆ زۆر کەس و ئێمە کورد فێرین کە لە ناو گروپدا بژین وێ کۆمەڵگایەکی کۆلێکتیفیستمان هەبووە ئێرە لە پڕ تەنیا دەبی ئەمە چەند تەسیری هەیە لەسەرەوەی کە خەڵک بمرێ مردنە لە پڕێکە باسی دەکەین. بەڵێ بگەڕینەوە سەرەتای ئەم بابەتە بە کورتی توێژینەوەکان زۆر باس ئەکەن سەرهەڵدانی نەخۆشیە سەختە دەرونیەکان لە کۆمەڵگای گەورە و شارە گەورەکان زیاترە لەوەی لە شوێنێک بێ کە شاری زۆر گەورە نەبی و بە تایبەتی کە بۆ یەکێک لە شوێنێک بۆ نمونە ئەچێتە شوێنێکی کە بۆ نمونە لە کوردستان دێتە دەگاتە بەریتانیا و لە شارە گەورەکان ئەژیتن و ئەو ژیانەی هەی بووە بە تەواوی دەگۆڕێ و تووشی سەرسەختی زۆر دەبێتن
و ناڵێم هەمووی بەس زۆر حالەتمان هەیە توش بووینە بۆ نمونە ئەوەی چاوەڕوانی کردیە بۆی نەبووە و نەگەیشتی تێ و کێشەکانی زیاتر کردیە ئەمەش بوویتە هۆی ئەوەی کە زۆر بواری دەرونی تێک چووە و لە ناکاو دەستبەرداری هەموو شتێک بووە گۆشەگیر بووە تووشی زۆر کێشەی دەرونی بووە و لە هەمان کاتدا کێشەی دەرونیش هۆکارە بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ نمونە ئەمەش پەیوەندی بە یەکتری هەیە بۆ نمونە هەبووە لە ناکاو مردووە یەک لە هۆکارەکان ئەوە بووە کە زۆر کێشەی بۆ دروست بووە لەسەرەتا بە دەرونی دەست پێ کردووە نەخۆشیەکانی نەفسی و شتانە پاشان وی لێ هاتووە تووشی نەخۆشی دڵ بووە نەخۆشی دڵ یەک هۆکاری نییە بەڵام وەکو دەستبردن بۆ جگەرە کێشانی زۆر و گۆشەگیری و لە ماڵەوە چاوقاوەی زۆر بەڵێ و زۆر شت هەبووە کە هۆکار بووە دوو حالەت تووشی ئەم کەسە بێ بەداخەوە یان کۆتایی بە ژیانی هێناوە یانیش کەڵەکەبوونی نەخۆشیەکان وی لێ کردووە تووشی نەخۆشی دڵ ببێت ئێوە پزیشکن لێرە دەزانین لە ناو کولتوری کوردیدا شتێک هەیە کەسێک کە چوو بۆ لای پزیشکی دەرونی لە نێو کۆمەلگادا زۆر کەس پێی دەڵێن ئەمە وەزەی دەرونی تەواو نییە پێی دەڵێ بڕۆ بۆ لای دکتۆر دەڵە خۆ من شێت نیم بۆچی بڕۆم بۆ لای دکتۆر کوردی ئێرە دەبێت چی بزانن گەنجی بەڕیتن گەنجی کورد لە بەریتانە دەبێت چی بزانن وەکو پزیشکێک چۆن ئامۆژگاریان دەکەی کە چی بکەن ئەم پرسیارە زۆر گرنگە ستیگما بە عەرەبیەکەی وەسمەعار یانیش ئەو شتێک کە تۆ پێت عیبە ڕای بگەیەنی بیر و ڕای نەرێنی بیر و ڕای نەرێنی ئەمە بەڕاستی وەکو بڵێن بربەستێکە بۆ ئەوەی تۆ بگەی بە چارەسەری خۆت خەڵک زۆر لێرانە وەکو باوە لە زۆر شوێنیش بە تایبەتی لە ناو کۆمەلگای بۆ نمونە ڕۆژهەڵاتی شەرقی و ئەوانەی کە لە ئەم کۆمەلگانانە هاتوونە بەریتانیا زیاتر پێیان عیبە ڕای بگەێنن کە نەخۆشی هەیە بۆ نمونە لە سەرتاوە ناچێتن بۆ دکتۆری خێزانی بڵێ من دڵڕاوکێم هەیە یان کێشەیەکم هەیە یان هەر شتێک بی بۆ نمونە تا هەت نەخۆشیەکانی جەستە ئەمە وا لێ دەکە کە تۆ ئەژیت لەگەر ئەو حالەتە ڕۆژ بە ڕۆژ کاڵەکە دەبێت خراپتر دەبێت و لە کاتێک کە چارەسەری ژوەردەگری ئەو چارەسەرە وەکو چارەسەری ئەوەی نییە کە تۆ لە سەرتاوە وەری بگری و ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە کێشەی دەرونیت هەبوو شێت نی بڕۆ نەخێر ئەمە هیچ شتێکمان نییە لە قاموس بە ناوی شێت ئێمە لە بواری چارەسەرکردن و دیاریکردنی نەخۆشی دەرونیەکان کە بەکاری بێنین ئەمە شتێکە لە دەرەوەی بوارەکەمانەیەکی سەردەمی نەزانیە دەبێت میشەوەبان بیر بڵێ بۆ نمونە لە سەرەتای بەرنامەدا یەکێک لەو کەسانی کە بینیتان ناوی سەید هەورامیە بینیتان تەلەفۆنی پێ بۆ خەڵک کە کۆچی دوایی دەکا کە کێشەیەکی هەیە تەلەفۆنی بۆ دەکا و ئەویش ڕێگەیان پیشان دەدا یان لە ڕێگەی کۆمەڵی کوردی بەریتانیاوە هەوڵ دەدا بڵین یارمەتیان بدات ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانن دەیناسن ئەوانەی کە بەریتانیان بێگومان مەبەستم تەنانەت لە کوردستانیش ئەو هەمیشە دەڵێ کوردی بەریتانیان زۆر چالاکن کار دەکەن کاری زۆر باشیان کردو بەڵام لە تەنیشتەوەش دنیای کێشەیان هەن پێم خۆشە لە زاری ئەوەوە بیبیستین کە کێشەکانی گەنجانی کورد لە بەریتانیا زۆرتر چین گوێتان لێبوو و شارەزای نەخۆشیە دەرونیەکان باسی دیوە دەرونیەکەی کێشەکانی گەنجانی کوردی کرد لەوێ بەڵام گرنگە بزانین لە زاری خۆشیانەوە نەبێت لە زاری ئەو کەسێک کە لەگەڵیانە ڕاوێژیان دەداتێ ڕاوێژی کاروباری کارگێڕی هەروەها بڵین مامەڵەکانی پەنابەری و ئەوانە کێشەکانیان زۆرتر چین وەکو کۆمەڵی کوردی لە بەریتانیا زۆر کەیستان بۆ دێنونی ڕۆژانە مامەڵەتان وەکو بەرپرسی کاروباری مرۆیی کۆمەڵەش بۆتان دێن دەتوانانی هەندێک لەو نمونانم بۆ باس بکەیت زۆرتر کێشەکانی گەنجان چێ لێرە کێشەکان یەک کێشە نییە چەند کێشەیەکن
هەر کەسێ و لە کێشێکی جیا خۆی بینێتەوە و بە تایبەتی دیش کە کۆمەڵگی کوردی لە ئەوروپا بەتایبەتی وڵاتی بەرتانیا باسەکەم ڕوو لە گەورەبوونەوە گەورەش بۆ بەڕاستی بۆیە تابێ معاناتەکان زیادە بن و بەتایبەتی گەنجان لێرە زۆرجان لە کێشەی خانوبەرەیە کێشەی بێئیشیە لە ئیستەیە بێئیشێکی زۆر سەریەڵداوە یعنی خەڵگە بۆ بڕواکەی من کە گروپێکی خۆبەخشین داناوە بۆ خزمەتی پەنابەران کە لەوێ داواکارەکانی ئەوان وەرەگرین و داواکارەکان پۆستەکری بۆی کە خاوەن دوکانە کوردیەکان ببینن و کەسێکیان پێویستێ تەلەفۆنی بۆ بکەن یعنی زۆر جارە بینیم کەسێک کە داواکە بە جۆرە داواکە کە ئەنەما وەکو چۆن ئەڵێ ئەپارڕێتەوە ئەمەش لە ناعیلاجیایەتی ئەبینێ بە قەرز و قۆڵێکی زۆری لەسەر کاتۆتە ئێرە لێرەش ئیشی دەست ناکەوێت ئەڵێت یعنی زۆر جار نووسێتی بە تەفاسیل تکایەوە 8 مانگە من لە وتێلم تکایەوە 8 مانگە من لە خانووی خۆمم زۆر بێ ئیشم زۆر پێویستم بێشە زۆر مەمنونم ئەگە ئیشەکەم دانیوانەیە کە گەنجی کورد گەیشتە بەریتانیا تر تەواو ئیشی هەبێ هەموو شتێکی تەواو بێ کاگیە من یعنی بێجگەوەی کە هیچ تەواو نییە بێجگەوە کەوانیە سەدان معاناتیە منەڵمەگە لە کوردستانە ڕنگ خەفەتێکی سوور دەبێ لێرەش هەمان خەفەت دەیە بەس بە ڕەنگی کە بە پرتەقاڵی مەبەستەکەم فەلسەفە نییە مەبەستەکەمەوەی لێرەش خەفەدەیە لێرە ئەوە نییە بڵێ تەواویت لێرە ئۆکەی ژیانم ئەو دامزرا و دوگمە پلااوکە ئیشەکە یعنی بەڕاستی لەبەر ئەوەی کە بە حکم پێگە و ئیشەکەم تەلەفۆناتم بۆیە بۆ خۆ دیپۆرکردنەوە یعنی سەلەوە چێک پەنابەرێک یا کەسێکە لە دوکان ئیشەکە یەک مانگژارە بیسێ کەسە خۆی دیپۆر دەکاتەوە بەڵام ئامار هەیە لای من بەڵام خەڵکیی زۆر بەم نەڵێ ئەگەڕێمەوە زۆر خۆیان دیپۆر دەکەنەوە بێگومان ئامارەکە چیە؟ ئەم ئامارەکە ئەوەیە کە لایانی کەم جاران ساڵ بۆ نمونە ئەگە باسی 7 ساڵ پێویستە بکەم لە ساڵێکا 4 کەس پێ نیوتم خۆ دیپۆر دەکەمەوە ئیسە لە مانگێکا 4-5 کەس تەلەفۆن بووە کە چۆن خۆم دیپۆر دەکەمەوە بۆ وڵاتی بەرتانیەوە زۆرە لەبەرەوەی لە وڵاتی بەرتانیا هەلی فرسەتی کار یعنی کراوەترە کار ئاسانترە بۆیە گەنجان زۆر ڕۆکەن هێرە بەڵام ئەوە نەماوەکو جاران دەکرێت هەندێک نمونەم پێ بڵێ وەکو کۆمەڵی کوردی کە یارمەتی گەنجانتاندا بێ لێرە ئیسا لێرە بەڕاستی ئەمە کۆمەڵی کوردی زیاتر ئەرکە قورسەکانی وەرگرتنەوەی جەنازەیە کاتێکە سێ وەفاتێکە ئەم کەسێ لێرە بێ کەسوکار کە بووە یا کەسکاری لێرە نەبووە حتا هەیشی بێت ڕێکارەکانی ناردنەوە نازان چۆنا ئێمە وەرکەوان گرتو دەست ئەستوە ئێمە تەداخولمان کردووە مەسەنگەرجە بۆ لێرە خۆی ئەوە کردووە هەو بۆ کوژراوە کەسەکان ئاڵۆز بوون دووبارە کۆمەڵی زۆرە بێگومان هەیە بێگومان هەبوو بڵێ بۆچی دەکوژرێن لە ماڵی خۆی وفاتی کردووە مانگی دوایەوە پێزانراوە ناتوانرا بیش ناسرێتەوە کی ینی کوردە بووە بە بێکەس نێژرا لە بێرمینگامە ئێمە ئامادەی ناشنەکەی نەمازانی کێ باسی کوشتنش کرد کێن ئەوانەیە کە دەکوژرێن بەداخەوە کەیسەکان ئاڵۆزە هەندێک جار پۆلیس مەسەڵان دوای ئیسەکەیسمان لایە بۆ منە ساڵی پار جەنازەکەشمان ناردو تا ئیسش پۆلیس تا ئەم دەقەی بە تەواوەتی نازانێت راپۆرتی کۆتایی نییە بڵێ ئەوەی هەیە مەسەڵان سەرداوەکان بڵێ ئەوەیە بە کەسکارەکەی وت بۆ نمونە کەسێکمان لابوو کە لە ویگن لە سەرتاوە بڵاو بوویەوە کە کوژراوە بەڵام دوای کە ئێمە لەگە پۆلیسا دانیشتین وتی ئەم کەسە خۆی کوشتووە بەڵام گومانەکە ئەوە بوو کە دەستی بەسرا بوو ئەم کەسە هەڵوەسرا بوو کەسێکە دەستی لەوە لە پشتەوە ئەوە بکرێت چۆن نەتوانێت خۆی بکوژێ ئمە پرسیارەمان لە پۆلیس کرد ئەڵێ هیچ نیشانەیەک نیە هیچ کابێرێک نییە کە کەسێک بچێت ژوورە کەسە بکوژێ بۆیە ئێمە توانین بڵێن کەسە خۆی کوشتووە بەڕاستی کوشتن هەیە مردنی ناکاو هەیە ناو گەنجانە یعنی بەڕاستی توانین بڵێن مردنی گەنجان لە دیارە بۆتە چۆن ئەڵێ حاڵت نییە تاکە نییە هۆکاری مردنی گەنجان پێم خۆش ئاماژی پێ بدەم زۆر جار بۆتە ژێ پرسیار ئەبێ بزانن کە ئەو گەنجانەی کە لە کوردستان نە کەسێک بە تەمادی ڕۆژە ڕۆژان بێتە ئێرە بەڕاستی باوان نەزانێکە ئەوە برادێکی ڕسمێکی بڵاو کردێتەوە گەشتە بەریتانیا و ئەوش بەو دیتی توێ ڕوان و بەڵێ باشم لێ منش پیاسەکەم لەوێ وێنە بگرم لێ خۆشی ببینم ئەبێ بیرکاتۆ لێرە بەڕاستی چ معاناتێک گوزەرێ لێرە چ خەفەتێک هەیە تۆ لێرە بەیانی زوو لە کوردستان 12 نیۆڕۆ لە سێ لە خەو لێرە بێ حوتی بانی سێت بۆ سەر ماسۆڵە بچێت ئەگە شادی نەبێ چێ کاری غەسل بکە یعنی ئێوارەیەتەوە بێت دووبارە خۆت خواردن بۆ خۆت حساب ئەوە بکەیت من گەنج تەلەفۆنی بۆ کردو مەڵی کاک سەید ئاگادارم کەسوکارم پەیوەندیان بە تۆوە کردووە لە ڕێی هاوڕێیەکم وەزانیمە کە کەسوکارەکەم بە تۆیان وتۆ بێسەر و شوێنە کوڕەکەمان کاک سەید ماوم پلیس تااقەتم نەماوە لە هەموو شتێدا بڕاوم ئەڵێ وەڵڵی ئێواران نیەمەوە کابلی یاوم بەدەست خۆم نییە یارمەتی وەکو برایەک باسم مەکە ناومێنە چی بکەم باشە ئەمانە بەڕاستی معاناتن گەنج لە ئیشێتەوە نەدایکەیە سفری بۆ ڕاخە خۆی جلوبەرگی خۆی بێ بشووە خۆی خواردنی خۆی ئامادەکە ئەمە ڕۆژێ نییە دوان نییە باسی مانگ ناکەین باسی ساڵ ناکەین گەنج بە دەیان ساڵ لێرە ئەبێنێتەوە یعنی بەڕاستی معانات لە کوردستان مناڵ کابرا ئیشی غەباتەیە کات کە خۆی شت و چۆنە هاوڕێکانی مادوەکەی حسێتەوە بیری چۆتەوە لێرە 100 پاوانی پیا کردو ئێوارە غەمگینە بێتاقەتە تۆ مەڕوانە لەوانەیە کە خێزانیانەیە لە پاڵ ژن و ماڵ مناڵە جوێکی کەیانەیە ئەوانش دووبارە هەر ئەوە نین کۆگنی لەگەڵ
کەشەوەکی ئێرە و تااقەتی ئێرەیە وەکو کۆمەڵی کوردی فریادەکەون ئەو هەموو خەڵکە تەلەفۆن بەڕاستی زەختێکی زۆرمان لەسەر زەختێکی زۆرمان لەسرە کۆمەڵی کوردی گەورە بووە و ئێمەش بەڕاستی شارمان پیا کردووە و ئەوەی کە لە توانامە بێ قسووری ناکە وەکو خۆبەخشیە هیچ بەرامبەرێکی تیان نییە بێگومان. دەمە بیرتان بهێنمەوە کە کاتێک باسی کوردی بەریتانیا دەکەین وەکو سەرەتای بەرنامەش باسم کرد ژمارەیەکی یەکجار زۆر کورد هەن کە لەوێ سەرکەوتون توانویانە لە نێو کۆمەلگای بەریتانیدا خۆیان بگونجێنن بزنسی بچووک یان گەوریان هەیە بوون بە کەسی زۆر سەرکەوتوو ئەوانەی کە لەم بەرنمەیەدا قسەیان لەسەر دەکرێت ئەوانن کە دۆخی دەرونیان خراپە لەسەر ئەوە لێکۆڵینەوەمان کردو کە بۆچی گەنج لەوێ ڕێژەی گیان لە دەستدانیان زیادی کردووە ئەوانەی کە وایان لێدە بۆچی وایان دێت لەسەر ئەمە قسە کراوە پزیشکێکی شان شارەزایەکی نەخۆشە دەرونیەکان کە کووردە هەندێک کوردەکاری باس کرد ئەوانەی دیکە کە لەم بەرنامێ قسەیان کرد باسی دیوە جۆرا و جۆرەکانی یان هۆکارەکانی توشبوونی گەنجان بە مادەی هۆشبەر بە کێشەی دیکە کەوا دەکات لە کۆتاییدا جستیان لاواز بێ و هەندێکیان دەگەنەوەی کە گیان لە دەست بدەن باسی ئەوانەیان کرد دەمەوێت کۆتایی ئەم بەرنامێ بە باسی چارەسەر بێت چارەسەری ئەوەی کە چی بکرێ بۆی کەمتر گەنجان وان لەبێ بەو ڕێگانەدا بڕۆن گیان لە دەست بدەن مامۆستایەکی ئاینی دکتۆر حەمە ڕەشید پێنجوێنی هەندێک زانیاری زۆر سەرنجڕاکێشی باس کرد و چارەسەرێکیشی باس کرد کە پێم وایە گرنگە سەرنجستانی بۆ ڕابکێشم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر یەکێک لەو شتانی کە بیستم لەوانەیە کە گیان لە دەست دەدەن هەندێکیان تووشی مادەی هۆشبەر دەبن تووشی خواردنەوە کحۆلیەکان دەبن ئەوانە لەسەر ئەمە بەڕێزت چیت هەیە بۆ گەنجانەی کە ئێستا لێرن وڵاتی زۆر بەداخەوە زۆر جار ئینسان ئەگەڕێت بە دوایی چارەسەری کێشەکەی خۆی بۆ نمونە ئەوانەی کە دێن بۆ ئەم وڵاتانە بەشێکی زۆری مەسە پارێکی زۆری سەرف کردوێ لە ڕێگە کە دێتە ئێرە مەسەرن هاوسەری پێویستە ژێشی دەست ناکەوێت بە نمونە جوابیشی نییە تا ئەمێنێتەوە بابن ئیقامەی نییە کۆمەڵەش زۆرە کە ئەبێتە ینی بەشێک لە کیانی ئەم گەنجانی ئەم سەردەمی ئێستامان کە دێنە ئەمروپا بەداخە خۆی دەبووە وانە بواەت عالەمی ئیسلامی وە کورسانی خۆشمان ماشەڵڵا ئەوەندە داهاتی هەیە بەشی هەموو ئەکات و کە کەسیش نێتە دەرەوە بەڕاستی لی نەقومێت و ئەو ڕێگە خەتەرە نەگرێتە بەر بەڵام کاتێک کە دێت میحنە ناڕەحەتێکی بۆ تووشە بێت دەیەوێت ئەمە جۆرێک چۆنەڵی لە خۆ بەچکندی خۆی بنجکات بۆی تحملی ئەو واقع بکە نازانێ ئەستنەوە قەلەقی باتری بۆ دروستەکە مەسەن بۆ نمونە کابرا چێت عەرق خواتەوە بابچینە ڕوو عیلمیەکەی بابچین لە دکتۆرێ پرسین بێ زەحمەت ئەگەر کەسی عەرەقی خواردەوە ئەبێت هۆکاری ئەوەی کە ئارامی دەرونی پێبەخشێنە بە عەکسەوە قەلەقیت بۆ زیاد دەکات دنیای نەخۆشیت بۆ زیاد دەکات مادەی هۆشبەریش بەداخەوە یەکێکە لەم مادانە بەخوا هەدە و شاری کەمنی لێژیم بەداخەوە تەمەن کوردەکان ئەبوای ئابۆ شێوازە ڕەفتارکن بە حەقەت خۆ کوردی زۆر چاکمان هەیە بەڕاستی زۆر باشمان هەیە بەڵام بەشێکیشمان خۆیان داوەتە ئەمە نەک هەر ئەسڵەن بڵێت تلیاک دەکێشەیە مەسەن مادەی هۆشبەر بەڵکە بە عەکسەوە دروستیشی دەکات و دەشی فرۆش خۆی دروستی دەکات بەڵێ یعنی مەسەن بۆ منم بیستمە لە هەندێک لە شارەکانە لە ماڵەکان دروستیەکەن خۆیان کاتێک کە دروستیەکەن دروستەکەنەکە چییە ئێمە لە شاری بڕاتفۆر ویستان مزگەوت تێ بکڕن چونە سەر بینایەک تەماشای چون ناو بیناکە بینایەکی زۆر گەورە بوو هەمووی ژوور بوو بەڵام سیر کرد هەموو شیش بوو هاتووە خوارەوە بە سەقفەکە من نەمەزای لە ڕاستیدا ئەم هەموو شیشە بچیە بۆچی چیان پێ هەڵواسیوە دوایەکی پێوتم کاکە ئەمە بۆ تلیاکە ئەمە لێرە هەمووی بلاجکتۆری لێدەن گەرمە یاسە بەچیش کەشفبوون لە زستانە کەشفە من بۆ تەماشاکەن بەفرە ئەو بەفری پێوەنی جا مەسەن هەندێک بەداخەوە باس لەوە دەکەن کە ئەم ئەیچێنێ لە ماڵەکە و حازری ئەەکە ڕەفیقەکەی پێزانێت ئەچێ ئەیدزێت ئەم ژەشی ئەوە دزێت ینی ئەمانەش یەکێک لەوانە تەنانەت بیستمە لە هەندێک شارە لە هەندێکە بەداخەوە تان ناڵم بە کوشتێک با بڵێن تەوا بڵێن شێوازێکی وا پیشان بدەین کە کوتخەر نەخێر ئەمە بەشێکی مەحدودە تەنان شەقامەکان کڕاون یعنی ئەوەی کە ئەم شەقامە کڕاوە تیا ئەفرۆشێ
ئەویتر لە شقامی ئەو دیۆ بۆی نییە بێتە ئەم دیوە ئەگەر بێت شەڕەچەقۆ دەست پێ ئەکرێت بۆی ئەمە بۆچی وای لەکات من لە بیرم دێ گەنجێک کاتە مزگەوتی ئێمە شتێک ئابێرەوە بوو یەکی هاوبەرکی مامەسا وڵی شتێکی ئەسوور وا لەم پشتەوە بەچەقۆ ئەچێت لەمە بوو کەچی مادەی هۆشبەری بەکارهێنا گەنجێکی جوان ڕێک و پێکیش وڵا چوومە سەری CCTV یەکەم کرسێرم کردم چییە چکەمە خەتەر بچکەم دەرسی مناڵانمان هەیە مناڵ هەیە خەڵکی تێش تەسەڕفاتێکی غەڵەت نەکە هەر لە ناو مزگەوتەکە داوای پارەی لە خەڵکە کرد جا ئەمە لەگەڵ کۆمەڵێک برایە الحەمدولله قسە و باسمان کرد و مە چۆنێ بوو نارمانە بۆ کوردستان حتا لەم ماوە بەروەدا چوومە پەیکەوەیەک سیارەکەم پێشەوەی کە ڕامگرشتان چوومە ژوورۆ سێرم کرد گەنجی هاتە دەرەوە ئەم گەنجە بە معنای کەلیمە هەستە کرد ئەمە طبیعی نییە کاتێک چوومە ژوورۆ وتم ئەم کەسە تریا خۆرە وڵی مامەسا براکەی ئەم لە طب وەرگیرە ئەمیش ئەبوایە ئەم ساڵ بڕۆشتایە بە کولەی طب زۆر زیرەکە سێ منداڵیشی هەیە تووشی ئەمچی خۆی تووشی ئەم واقعە کردووە و مادەی هۆشبەر ئێستا ئەوەی کە ئەیبینی ناتوانێت طوبەکەشیکە ئەبێ وردە و دەچی بۆ حاڵەتەوە بمێنێتەوە ئەمە کێشەیەکە بەڕاستی نەک هەر لای ئێمە بۆ کێشەیەکی نێودەوڵەتی لە ڕاستیدا چارەسەر لە ڕوو دینیەکەیەوە ئاینەکەیەوە بۆی کە مرۆڤ وا ناومێت نەبێت چکە هەمویان خۆی ناکوشێ کەسێکەیە لە ڕووی تەندروستیەوە زۆر ئیشی کردووە یان شتی دیکەی بەسەر هاتووە بەندیوە زانستەکەیتی چارەسەرەکە چییە؟ دین دەڵێتی ئینسان چۆن دەبێت خۆی بپارێزێ ڕۆح بپارێزێ ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ وإن لبدنك عليك حقا لاشەی خۆت حەقیە بەسەر تۆ زۆری لە عولەما پێیان وایە حتا لاشەی خۆشت ناتوانانی پارچەکانی ببەخشیت بۆ ئەڵێ مەڵکی خۆت نییە تۆ لە شتێکە ئەتوانیت کە مڵکی خۆت بیبەخشیت مادەم مڵکی خۆت نەبی مڵکی خوایە ناتوانانی بیبەخشی ئەمەش هەرگوو چۆن لە سەرەتا ئاماژەمان پێدا دەگەڕێتەوە بۆ میحنە و ناڕەحەتیەکان ئەگەر کەسێک لەوە تێگەی کە تۆ لەم دنیاە هاتووی تووشی میحنە ئەبی تووشی ناڕەحەتیە بی بەشێکی زۆر لەم خەڵکە لەنی لە کەیفی خۆی ناچێت ڕاستی لەوە چێ کابرا جگەرە بکێشی بڵە بخوا ڕەفیقیم کێشەی بزانم چۆنە بەزۆڵی مادەی هۆشبەر یا عراق هەموو کەسێک خۆی لێ نادا بەشێکی زۆری میحنەیان هەیە لە ناڕەحەتیان بەس ئەم کەسانە دوورن لە مزگەوت دوورن لە نوێشکردن دوورن لە عیبادەت دوورن لەوەی کە جوێکی ئیمانی بە خۆیان دروستکەن چونکە ئەگەر تۆ بتەوێت خەڵکی بگێڕیتەوە بەچی ئەیگێڕیتەوە ئەمریکا کاتی خۆی ویستی منعی مەشروبات کات بەڵام تەماشای کرد زیاتر دەفرۆشرێت خەڵک زیاتر ئەچێ بەدەم کارەکە مەمنوع و مەرغوبە ناکرێت کەوا لێ بەچی ئەکرێ بەجان بە ئیمانیەکە ئەکرێ دەبێ ئەوەندە تۆ بەتابەتی ئەرکی مامۆسا ئاینەکان لێرەدا دەرەکەوێت کە کراویشە بە جدیش بەڵام زیاتری دەوێت یەکێ لەمانێک مامۆسا ئاینەکان زەڕورە بچنە ناو خەڵکەکە ئێستا بۆ من وتارێکی جومعادەم کێ دێت لەوانەیە ئەوەی کە بێ بۆ هیچ مادەی خۆشبەر بەکار نەهێنێت هیچ عەرق نەخواتەوە وەنیە قسەکەی منش بۆ ئەمانە بێ بەعکسەوە بێ بچم بۆ کوێ بچم بۆ ناو خەڵکەکە بچی بۆ ئەوانەی کە چاخانن بچی بۆ ناو خەڵکە گشتیەکە لەوێ بیان بینی لەوێ نەسیحەتیان کەی ئەگەر سێدیکەی من جارێکیان بەڕاستی چوون بە یەکێک لە مەطعمەکان هەستم کرد ئەمە ضرورەتێکی وەقتیە ضرورەتێکی ئانیە بۆ ئەوەی کە مامۆسایانی ئاینی گۆڕانکاریە گەنی ئەو شێوازی وتاری جومعەیە با هەبێت بەس ئەبێ لە مودا بەڕاستی گۆڕانکاری تیا بکەین نەک هەر بێرێ بڕین لە ئەوروپا لە کوردستان لە هەموو شوێنێک کاتێک کە ئەچیتی ناو کۆمەڵگاکە ئەو کۆمەڵگای ناتە مزگەوت کە ناتە ناو مزگەوت بە ڕێگایەکی هەڵەدا ئەڕوات تۆ چۆن ئەتوانی بیگەڕیتەوە دەبێت تۆ بچی بۆ لای ئەو نایە بۆ لای تۆ بەچیش ئەگەڕێ بەڕاستی دەبێت بڕێتەوە بۆ لای چی بۆ لای ترسی خوا بۆ لای قیامەت بۆ لای ئەوەی کەوا تۆ جگەلەوە یعنی ئێستا ئەوانەی کە تووشی ئەم میحنەیە بن تووشی ئەم ناڕەحەتیانە بن کێشەی گەوریان بۆ خانەوادەکانیان دروست کردووە بۆ مناڵەکانیان دروست کردووە هەنێکیان ئەسڵەن هەڕووی نایە بڵێ من ئەم فڵان کەسە باوکی منە یا بڵێ ئەمە مێردی منە چەندین کەس من ئاگادارم کاتێک کە تووشی ئەم واقعە بوون تووشی حاڵەتێک لەم حاڵەتانە بۆ تەوەکاری لێکجابوونەوە لەو بینە مناڵەکانیشی ئەفوتێت کەوا لە هات دەتوانین لەما کۆی بکەینەوە ئەو خەڵکە دوورن لە چی لە خوای پەروەردگار بۆچی ئەم ڕێگا ئەگرێ پێی وایە بەم ڕێگایە دەتوانێت چارەسەری بکە بەڵام ئەو ڕێگایەکی هەڵەیە ڕێگایەکی تەندروست نییە ڕێگا تەندروستەکە بەڕاستی ئەوەتانێکەوە بگەڕێتەوە بۆچی بۆ لای خوای پەروەردگار بۆ لای ترسی قیامەت بۆ لای ئەوەی کەوا بۆ ناو کۆمەڵگاکە جارێکی تر بگەڕێتەوە
ئەو کاتت دەتوانیت بێتە مرۆڤێکی تەندروست. ئەمە زۆر بە کورتی شتێکتان بیر بهێنمەوە چکە هاوکارانم دەڵێن کاتمان تەواو بووە. ئەوەی کە بینیتان لە نێو ئەم بەرنمەیەدا لە دیاسپۆرای ئەمجارەدا ئامانجەکەی و بکە ڕوونی بکاتەوە زۆرتر بۆچی گەنجی کورد لە بەریتانیا گیان لەدەست دەدەن بەشێکی دیوە دەرونیەکەی بوو کە پسپۆرێکی دەرونی بۆی ڕوونکردنەوە کە چۆنە دیوەکانی دیکەش بەش بە بەش ڕوون کراوەوە. بەڵام ئەگەر پێتان وایە ئەم بەرنامێ کاریگەری لەسەر دیوی دەرونی ئێوە هەبووە دوایەوەی کە تەماشاتان کردووە یەک شتان بیر بێت لە هەموو وڵاتێکی ئەوروپا لە ئەمریکا لە زۆر شوێنی دنیا هێڵێکی گەرمی یارمەتیدانی دەرونی هەیە کە بەبێ ئەوەی ناوی خۆت بڵێ تەلەفۆن دەکەی قسەیان لەگەڵ دەکەی و دۆخی دەرونیت ئارام دەکاتەوە. جەستەتان ڕەحمی پێ بکەن پارە پەیداکردن هەموو شتێک نییە بۆی ڕەحم بە جەستەتان نەکەن بیرتان نەچێت بچن بۆ لای پسپۆری دەرونی نیشانەیەوەیە کە مرۆڤ شێتەوە عیبە دەبێت ئەوتان هەمیشە لەبیر بێ ئەو کاتێکە وەکو مامۆستاینەش باسی کرد کە دۆختان خراپ دەبێت دەبن بە بارێکی زۆر گەورە بەسەر کۆمەلگاوە باشترە نێڵن بگاتەوە و چارەسەری بکەن. لە هەر کوێ بن بێ بەڵا بن هێڵی گەرمی دیاسپۆراژ لەسەر شاشەیە پێشنیاز و ڕخنەکانتان دەخینە سەر چاڵە.